حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم و وەزارەتی دارایی لە بری جێبەجێکردنی پابەندە داراییەکانیان بەرامبەر عێراق و جێبەجێکردنی یاسای بودجا کەوتونەتە شەڕە بەیاننامە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و جگەل لە بەڕێکردنی کات هیچی لێ سەوز نەبووە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەرێم تۆمەتبار دەکات بە جێبەجێنەکردنی پابەندە داراییەکانی بەرامبەر بە عێراق. بەداخەوە لە کاتێکە لایەنەکە پابەند نابێ بە جێبەجێکردنی بڕیارەکەوە و لەبەر ئەوەی ئەمە تۆمەتی کەم تەرخەمیەکە لەسەر خۆی لابا ناجار ئیداتە پاڵ بەرامبەرەکەشی وەڵامەداتەوە ئەو جۆرە لە بێمتمانی و بێسیقی و شەڕە بەیاننامەی کە لە نێوان هەردوو لادایە ئایا ئەمە چارەسەرە بۆ ئەم قەیرانە یان بەداخەوە جارێکی تر قەیرانەکە ئاڵۆسترەکە و خەتریەکە و چارەسەرەکان دوورەخاتەوە. بە دڵنیاییەوە من ناتوانم بڵێم بە پلەی یەکەم حکومەتی هەرێمی کوردستان مقصرە، چونکە دوجار ئەم فەرمانبەرانە فەرمانبەری حکومەتێک ناوی حکومەتی هەرێمی کوردستانە و دابینکردنی شایستە داراییەکانیان لە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستانە. ئیتر ڕێیەکەوێ لەگەڵ بەغایە پێشتر خۆیان سەر بخۆیان بوریان ڕاگەیان قوڕیان بۆ خەڵک گرتەوە. ئێستا لەگەڵ کاتێکا بەغا بڕیاری دادگای فیدراڵیە یاسای بودجەهێدەی ڕێبکەوە لەگەڵیا لای کەمی بەهانەکانی ئەوان ببڕە. ئەگەر زانیت هەر بەغا پابەند نابێت تۆ سکاڵی لێ بکە لە دادگای فیدراڵی کەم باشکراوەمان بە هەفتەکەکرد من ئێوە بڕیارەکان جێبەجێ بکەن ئەگەر بەغا هەر مقصیر بوو با ئێمە ڕووی ڕەخنە و گلەیەکانمان بکەینە بەغا و ئەو کاتە بڕۆین بەردەم دادگا لە حکومەتی عێراقی فیدراڵی بگرین. ئەم شەڕەی حکومەتی ماوە بەسەرچوو لەسەر پارە لەگەڵ عێراق دەیکات لە کاتێکدا هەرێم بێگەڕانەوە بۆ عێراق توانای ئەوەی هەیە موچەی موچەخۆرانی لە داهاتی نەوت و نانەوتی بدات. بەڵام گەندەڵی و ناشەفافی و تەخشان و پەخشانی پارە وای کردووە هەمیشە بۆ موچە و پارە چاویان لە دەستی عێراق بێت. هەر بەڕاستی ئەمە بەڵگەی ناشەفافیەتی وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بە خەڵکی کوردستان. تۆ لەبری ئەوەی بەیاننامە دەرکەیە بێ لە ڕێگەی سیستم و یاسا و دامەزراوەوە شەفافیەتی خۆت پیشان دەی بۆ خەڵکی کوردستان. مەسەڵەن بۆ نمونە لەبری ئەوەی وەزارەتی دارایی بەیاننامە دەرکا بڵێ پارەم هەیە یا نیمە ئەبێ یاسای بودجەی هەبێ ئەبێ پەرلەمانێکی کارایی هەبێت چاودێری کارەکانی حکوومەتکە ئەبێ ئەم داهاتەی لەناو خۆ هەیە لە پارێزگاکانەوە سلێمانی و هەولێر و دۆک و هەڵەبجە بگەڕێتەوە خەزێنەی گشتی لەوێ یەک دەسی ئەمین هەبێ و ئەم دەستگرتنەی پارتی و یەکێتی لە ڕێگەی جیاجیاوە لە ڕێگەی کۆمپانیاوە لە ڕێگەی قۆرەقکاریەوە بۆ سەرداهاتی ناوخۆ کۆتایی پێ بهێنرێ. هەموو خەڵکی کوردستان ئەزانێ باش بەغدا زوڵممان لێەکە و وەکو خۆیان ئەڵێن دوژمنە گریمانە و قسەمان سەلمان ئەی بۆ ئەمان دوژمن لە ئەم ستەمە لە خەڵکی کوردستانەکەن و ئەمانیش دیسان دوژمن بە خەڵکی کوردستان بۆ لە داهاتی ناوخۆ موچەی خەڵکی کوردستان نادەن لە کاتێکا داهاتی ناوخۆ داهاتێکی زەبەلاحە بەو ڕقەمەشی خۆیان ئیعلانێکن کە ڕقەمێکی ڕاستەقینە نییە. حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە بری پابەندبوونی بە یاسای بودجە و ڕێکەوتن لەگەڵ عێراق ئامانجی ئەوە بووە درێژە بە منادادی و قەیرانە داراییانە بدات و مەبەستی نییە دۆخی موچە چارەسەر بکات و خەڵکی سەرقاڵ کردووە تا جگە لە موچە بیریان لای کێوێک لە گەندەڵی و نادادیەکانی دیکەی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە نەبێت. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.